دەڵێ ناوی ڕۆژئاوا بە شەڕ و خوێن جۆشدراوە. هێشتا برینەکانی شەڕی خوێناوی داعش و گروپە ئۆپۆزیسیۆنەکانی دژبەری ئەسەد ساڕێژ نەبووە و تۆپ و تانکی حکوومەتە نوێیەکەی سووریا بەرەوکی سنوورەکانی گرتووە. هاتنامش هەستکردناوە بوو دیتناوە لە پیرەقەڵاتی هەولێر کە فیشەکی دەیان شەڕ بەسەری داباریوە لەسەر ئەم پرسە لەگەڵ هاونیشتمانیان گفتوگۆ دەکەم. وایە ئەم هێزانەی حکوومەتی نوێی سووریا بەنیازی چین بە تەمان تاکەی لەم شەڕە بەردەوام بن. ئەوانە هەر لەوە ڕۆنا لە قەدیمەوە دوژمنی کورد بوونا. ئێمە لەسەر ئێچەتی و پارتی واجبە ئێمە گەردە چین بووام چین وام چین شەڕەکە شەڕی منە شەڕی کورد و دەحشە هەر ئەوێنە دانەوێت ئێرەشدا گیرکەن هەر ئەوێنە بێوێڕان نەوەستن. ئەوانەگە دەستیان بڕوە کورد لە ناو دەبن نەک هەتاکەی حتا پێدا تا کۆبانش پێدەدین هەردین ئەنی نانوێ ڕاوەستن بە هەموو لایەک دەیانەوێت پێگەی کورد لە ڕۆژئاوا نزم بکەن وەوەشیان کردیە ئەگە کوردیەک نەگری بەڕاستی بەداخەوە نیازی ئەویان هەیە حتا ڕۆژئاوات بڕواتن تەسەڕفاتی قەدیمیشان لە مێشیدایە لەو حسابی دڵیان نەوایی ساف نییە ئەوانە وەختی خۆی نەوعیەتی داعش بوونە. ئەوانە دیار ئەو کەسانە چێنە ئەوانە لە داعشن ئەکسەرێتیان ئێستا ناوەکەیان گۆڕاوە بە پشتگیری ئەمریکا و دەوڵەتانی چواردەورە دەیانێ ئەو دەستکەوتەی لە ڕۆژئاوا هاتوۆتە دینە نایبن. ئەگە بە خۆشی خۆیان و باوەستی خۆیان ڕاگرن ئەگەنە بەس دژی کوردینە بەس لە ناوچوونی کوردیە یعنی زۆر سەیرا بەس کورد خوا بەس خوایەیە کەسی کەی نییە. وڵاتێ من